سەربازی ونەم جارە دەچێتە دەڤەری بارزان. لەو دەڤەرە باس لە ژینگە دۆستان دەکات. دەڤەری بارزان دەکەوێتە سنووری پارێزگای هەولێر. نزیکەی 150 کیلومتر لە چەقی پایتەختی هەرێمی کوردستان دوورە. ئەو ناوچەیە بەوە بەناوبانگە ڕاوکردن و تێکدانی سروشت و ژینگە تێیدا قەدەغێ و هەندێک جاریش بە تاوان وەسفی دەکەن. هەراو تایبەتمەندی وای کردو ببێتە شوێنی توێژینەوە و هاتنی پسپۆڕانی بیانی و بە دوای پێکاتە و جۆر و چەندێتی ئاژەڵ و باڵندەکاندا بگەڕێن. ئەگەر تەماشای مێژوو ژینگە و دەڤەرە بکەین، لە سەردەمی شێخ عەبدولسەلام بارزانی کۆمەڵێک ڕێنمای و ڕێسا بۆ پاراستنی ژینگە و ئاژەڵان و ڕێگری لە ناوبردننی ژینگە دەرچوو. دواتر لە سەردەمی شێخ ئەحمەد خودانی بارزان زیاتر گرنگی بۆ ڕێسا و ڕێنمایانەدرا. تاکو سەردەمی بارزانی نەمرۆ ئێستاش سەردەمی سەرۆک مەسعود بارزانی بەردەوام هەمان ڕێسا و ڕێنمای پەیڕەو دەکرێت و زیاتر بایەخ بە ژینگە و ئاژەڵ و باڵندە بە هەموو جۆری ئاژەڵان و پێکاتەی ژینگە دەدرێت. ئەو ژینگە پارێزی و دەڤەرە بۆ نمونەیەکی زەق و گرنگ و جوانی پاراستنی ژینگە لە سەراستی ناوچەکە کە لە ساڵی 1914ەوە ئەو بڕیار و ڕێنمایانە بۆ پاراستنی ژینگە دەرچووە لە کاتێک 50 ساڵ دوای ئەو بڕیار و ڕێنمایی وڵاتانی جیهان لە ساڵی 1963 یاسای پاراستنی ژینگەیان دانا کە مەژدەرخەری خۆشەویستی و مرۆڤایەتی خەڵکی ئەو دەڤەرەیە بۆ ژینگە 50 ساڵ پێش وڵاتانی جیهان. سەربازی ون چیرۆکی بەشێک لەو مرۆڤە ژینگە دۆستانە لەو دەڤەرە دەگێڕێتەوە. ئەوانەش کۆمەڵێک پێشمەرگەی هێزی ژینگە پارێزن لە سنووری ئەو دەڤەرە. ئەو پێشمەرگانە جگە لە ئەرکی بەرگریان لە نیشتیمان ئەرکێکی تریش کە پاراستنی ژینگە و ئاژەڵانە لە ئەستۆیان گرتووە. ڕۆژانە و پێشمەرگانە وەک عاشقێک بۆ سروشت و ژینگە دەچن بۆ پاراستن و چاودێری ژینگە و یارمەتیدانی ئاژەڵان. نزیکترین دۆستی ژینگەن. ئەو هێزت لێرە ژینگەیت پارێزن بەتەلیۆنە شەشە پاراستنا ژینگەیە. ئەرکی پێشمەرگی پاراستنا ژینگەی وەکو ئەرکی فەرمیە خوان پاراستنا ژینگەیە هەموو پێکهاتی ژینگەیوە. مەسەلەن دارستانە ئاژەڵی کیوی باڵندە سەرچاوێت ئاوێ خاک یان هەر تشتێکی دی کاریگەریەکی خراپ سەر ژینگەی هەبی کە دەستی ئینسانە بێتەکردن یعنی ڕێگریە کە مرۆڤ ژینگەی تێک نەدە. زەحمەتی دەبین و ماندوو دەبن، بەڵام بە ئیرادەیەکی بەهێز ڕوبەڕووی ناخۆشی و سەختیەکان دەوەستن. ڕێگری لە ڕاوکردنی ئاژەڵە کێویەکان دەکەن، سەرپێچی کاران دەگرن و سزایان دەدەن، ناهێڵن ژینگە تێک بدرێت یان لە ناو ببردرێت.
پشمرگ پاراسنا جنگه ما اول 18 سال است لو ارکی پیروز جنگ پاریزی دا کارت کم ایشا ما ایشا که قرصه یا همه جوره بس ارکی پیروزه از چجاوی قرصایی زحمت نابینم بسر ملیت خوب ایشا ما جورا و جورن هم پاراستنا آجلت کیویه هم جورت وانوه هم پاراسنا روک و دار و درخته و هم پاراسنا پاک و خوینیا ناوچه جنگهیه میا ملت چاوره بندوار میا اگر دو چرا ام بخواد این خبر مدان جوان پشمرگی پاراستنا جنگل دورا با دابش بوینل سر روبرکی که سنوری و قضا مرگ سوره دابش بونه آن شکلکی شیوه کی هاوسنگه مثلا یادا فوجی یعنی فرمانده فوجی یا ناو مرکز قضا مرگ سور هندك لقيت ما الناحية هندك دري ناحية المنطقة كو بيسي باراستني هبي يعني بشكل كياوي تاتيا داناني كتوا بشين كنترولا كاري خوب كان سر و روبره ئەوەی ئەرکی و پێشمەرگانەی قورستر کردووە بوونی خەڵکی گەشتیار و بێگانە و نەشارەزای ناوچەیترن کە ڕوو لەو دەڤەرە دەکەن ڕاو دەکەن یاندار دەبڕن و ژینگەکە پیس دەکەن ئەوانە دەیانەوێت ئامۆژگاری و کەسانە بکەن و ژینگەش بپارێزن پێشمەرگی پاراستن ئاژینگی تەنها پاراستن نییە بەڵام پاراستن ئەرکی سەرەکی و ناوەویە بێگومان جەولە و گەڕان ناو دارستانە بەردە چاودێریتکەن ئەگەر پێشێلکاری هەبوون پێشێلکاریەکان دێ معالجەکەن مثلا ڕاوچی هەبی دێ دەستە سەرکەن یان ئامێرێت ڕاوی دیتن دێ دەستە سەرکەن ئەگەر هەندێک ئامێرێ ڕاوی هەبوون مەترسیدار بن دێ ناو بن یعنی پێش ئێوەی ببنە ئەگەرێ ئازاردانە گیانەوەرە ئەم باڵندا دێ ناو بن ئەو پێشمەرگانەش ڕۆژانە لە هەموو وەرزەکانی ساڵ بە سەرما و گەرما و لە شەو ڕۆژدا چاودێری دۆخی ژینگە و ئاژەڵە کێویەکان دەکەن لە شوێنە گەشتیارەکان کاری پاکردنەوەی ژینگە ئەنجام دەدەن ئەوانە چاودێری و ئاژەڵانە دەکەن کە بەر هۆکارێک بریندار دەبن خەڵکی و ناوچەیەش هاوکاری سەرکین بۆ ئەو هێزانە لە پاراستنی ژینگە Amanca mı parasına şingeya. Ama ku afret دوست جنگه هینه. ما نامه پیوسته به جنگه که تندرست و سلامت. پاراستنا جنگه erkekin اجتماعیه. جنگه جیانا پیوسته هم بیز بکن. طبیعی هبونا فرمانده جنگ بو هندینی اکولیره چاودریا خلق منطقه بکن خلق خو زور هاوکاری بتالیون جنگ و هاوکار اداره شل روی پاراستن جنگ و سرشت منطقه بارزان پس زور حالتی هایی که پیوست فرمانده یا جنگ هبیتن خلق اکل در وی منطقه تیتن احتمال ورز راو ماسی نزانیتن دهتن راو ماسی کتن پیوست بدن آگادار کرنه و کوه هشتا وقت راو ماسی نهات یان او دشته کل منطقه دیگه هشتا نبوید کلتور یا خود درستی او رساوی آسای جنگی نهاتی نجبه کردن احتمال محاولی کلیره سرپیچه که جنگی بکتن جا کشتن حیوان که کیویه یان که یا خود آگر بردانه یان داربرینه که کشتانه فرمانده یا جنگی ارکی خود هستیتن و براستیش ارکی وان ارکی که گیرانت ماندینه
هەموو خەلکی دەبەرە بارزان ببینن ئاژەڵێک یان باڵندەیەک کیویەک بریندارە یان دێنە لایمە یانیژی تەلەفۆنیکەن تیمە مەدیچن لێوەرگرن ئینن ئەگەر بریندارە زۆر جار هاوڵاتی ڕاستە و خود بەنە بەیتەرێ دوایمە ئاگادار بکەن کاکەمە بریندارە ئاژەڵێکی بریندارە ئینە بەیتەرێ هەندێک جارە پێشمەرگەچی لێوەرگریت و فیدرنێریا مێرگە سۆر و ناحیەتی زۆر هاریکارێ منە وەکی مختبەر مرکزی و مدیریەتە بەیتەرە هەولێریش کاکە مۆمەند و جەماعەت هاوکارن ئەوە دیمەنی ڕاستەقینەیەکێک لەو ئاژەڵی کێوێ بریندارانەیە کە هاوڵاتێکی خەڵکی دەڤەرەکە لە ئامێزی دەگرێت تا لە مردن ڕزگاری بکات. ئیدی پەیوەندی بۆ پێشمەرگانی بەتالیۆنی پاراستنی ژینگە دەکەن. ئەو لە هەموو شوێنێک مەفرەزیان هەیە. ئەگەر زەحمەت دەبیت بێنە گەلیچکە دوای چەند خولەکێک دەگەن بەهانایەوە ئاژەڵە کێوێ دانەوێت ڕزگاری بکەن. دیۆ بخۆ دابەکە وەڵای من دوولگە و دیدیە زەربی تقریبان وەکی وە بیژۆنەزە تویرێک بیوان گورێک بی یەک بیا بە هەردوو کە سەرت هات نەخوارێ دەیگەن بە بارگای بەتالیۆنی ژینگە. دەست بەجێ پەیوەندی بە تیمی پزیشکی فەرتەنەری دەکەن تا چارەسەری بکەن. کارەکانی تایبەتمەندن بە ژینگە پارێزی دەڤەری بارزان. تەبان ئەرچی هەموو پێشمەرگەکان پاراستنی ژینگەی دەڤەرەکەیە. وەڵە هەمان کاردا ئەگەر مەترسی و خەتەرەک هەبوو سەر کوردستانێ وەکو هەمان قووەتەکانی دی فەرماندەیەکاندی ئامادەینە و بەشدارش بوونە لە شەڕی تیرۆریستانی داعش لە 2014 پاشان کە شەڕی داعش کۆتای پێهات و گەڕاینەوە سەر ئەرچی خۆی حەقیقیمان. پزیشک دەگات و دەیانەوێت خوێنبەربوونی ڕابگرن. ژینگە پارێزی تەبان ئەرگەش پیرۆزە ئەرچێ ئەو پێشمەرگانە ئەوەیە کە بەبێ جیاوازی پارێزگاری لە ئاژەلی چیوی بکەن. ئەو پرۆسەیە یەک کاتژمێر دەخایەنێت دواتر چارەسەر دەکرێت. لەو دەڤەرە دۆستایەتی نێوان ئاژەڵەکان و ژینگە و مرۆڤەکان زۆر بەهێزن. منطقەی بارزان بەعامەتەن خۆ ناگرێتەوە یعنی پاراستنی ژینگە خۆ ناگرێتەوە لەو بەتەلیۆنەی منطقەی بارزان کە ژینگە پارێزی تێدایە لە زمانی شێخ عەبدولسەلام و شێخ ئەحمەد بارزانی و جناب مەلام سوپای و حتا جناب سەرۆکی و ئێستاش هەر بەردەوامن لەسەر ژینگە پارێزی. طبعاً خەڵکەکە وەکو خەرچی منطقەی بارزان تقریبا 1970 بە خۆی پابەندی ئەو ئەمر و فەرمانانەی کە لە سەرتروی خۆی تێیاندا شێخەکانی بارزان کە پێشتر ئەمر کرایە ئەو شتانە وەکو گوناح یعنی وەکو حرامە بکرێت تاوانە خەڵکەکە بە خۆی پابەندە نەک ئەوە بیت کە ئەمە بەتەلیۆنێکمان هەیە و لە ترسی ئێمە بیت ناخێت ڕەنگە هەبن سەرپێچیش هەبن هەندێک ئیزراعات لەلایەن مەبن بەس 1970 خەڵکی منطقەی بارزان هەمووی پابەندە و جێی دەستخۆشیە و دۆستی ژینگەی نەپاکەتەن هەر کەس لە ماری خۆی وەکو پێشمەرگەشی ژینگەی زیاترش ژینگە پارێزە. دوای چاودێری بۆ چەند ڕۆژ لە ڕێگەی مەفرەزەی گەڕۆک و چاودێری ژینگە لە زێتی خۆی ئازادی دەکەن.
ئامانزمان ئەوەیە ئەو کەلتور و دابوونەری تێی لە منتقەی ئێمە هەیە کە پاکەتەن جێی سەرنجە و خەڵکان زۆر لە دوورەوە بە بایەخەوە تەماشاکەن. ئامانزمان ئەوەیە ئەو کەلتورە بگوازرێتەوە لە هەموو کوردستانی. ئەو ژینگە کولدەبەرە بارزان هەی پێ دەوڵەمەندیا هەی لە هەمە ڕوەکە وەرگەڕێتەوە بۆ ئەو ڕێسا و ڕێنمایی شێخ عەبدولسەلامی بارزانی کو تایبەت لە بواری ژینگە و پاراستنا ئاژەلال دەبەرە بارزان دەرکرده. بە سەردەمی شێخ ئەحمەدی بارزانی گرنگیا زیاتر بە بواری ژینگە هاتەدان. ئەو ڕێنماییە ناو منتیقا بارزان و خەڵکی منتیقا بارزان شێوەیەکی گشتی هاتنە بەڵاوکردنەوە کو پێویستە بینە جێبەجێکردن لەوانەش بڕیناداری تەر تایبەتی ئەوێ بەردار و پێویستانێتە بڕینە خەڵک بخۆ ئیستیفادەی لێ بکە. ڕاوکردنە ئاژەلێت کێوی پێ هەمە نەوعەکی مەنع کرد بوو کە تازە دەبەرە بارزان وامینە دۆستایەتیەک بینە ئاژەل و مرۆڤدا دروست بوو، یعنی ئاژەلی کێوی ترس لە مرۆڤ نەمایە لەسەر جادا لە ماڵێت خەڵکی لە کۆڵانە حیوانێت کێوی هەندێک گیاندارێت وەکو ئەوێت کێوی نەیت خۆمالی بوویت ناو ماڵێت خەڵکی دایت هەیت ڕوەک دار بە هەموو شێوەیەکی تێتە پاراستن و ئەگەر زەرور نەبیتن ئەف دارە ناهێتە بڕین مەگەر بۆ پرۆژەیەکی عامی حکومی بیتن، مثلا جادەیەک بیتن یان مەشروعێک بیتن بێتە چێکردن ئەف دارە بێنە بڕین. هەڵبەت ڕۆڵێ پێشمەرگێت پاراستنا ژینگە دەڤەرە بارزان ڕۆڵێکی gelek پیرۆز و زەحمەتە لە زمنێ ئەو کار و چالاکیت ڕۆژانە ئەف پێشمەرگێت ماندونە ناستکەن ڕوبەڕووی چەند ئاستەنگ و زەحمەت یاد بنەوە gelek جارە سێ شەوێ چارێ شەوێ بەرز پێدێ هشیار بنەوە چند بۆ خزمەتکردنا ژینگەی ئاگر کوژاندنەوەیە. طبعا ئەم دەستخۆشیل بووە پێشمەرگەتکن و بەردەوام گە ڕێکخراوێت کۆمەلگا مەدەنیت گەل سەنتەرات گە ڕێکخراوات گە گروپە هاوکار و هەماهەنگن تایبەت گەمە وەکو ڕێکخراوە گەڤنار و گروپە شاخەوانیەتچیای شیرینێ و ئەڤە ئەم پێکڤە هەماهەنگ و هاوکارێتێکین. ئاگر مەترسیە دەرەجە ئێک و زۆر مەترسی لەسەر ژینگەیت بینە. ji ber hindê salan em amadekariyê dikein. Xastin ew salê diya zor bîn. Hemû toanaxan mihawla peydakirina Amêrê pêwîst dikein. Ew sala Amêrekî zor bû me hatiye davînkirin. Ji layê xêrxaza we, ji layê rêxirawa we, dezgahê hikûmî we. Ew Amêrane asankariyê bû karê me dikin. Hawelatî zor zor harî karin. و پێشمەرگە ماندیبوونێکا زۆر لە ئاگرمرانەوەیت بینیت. یعنی حالەت هەبووە پێشمەرگێمە شەهیدی ئاگرمرانەوەی بووە. ئەو پاراستن و فەرهەنگی لە باوەشکردنی سروشت و پاراستنی ژینگە وای کردو و دەڤەرە ناوبانگ دەربکات بە پاراستنی ژینگە بە جۆرێک لە بەشێکی وڵاتانی جیهان ئەو نەریت و کەلتور و ڕێسایانە دەنگی داوەتە و بە شانازیەوە بەهەز دەکرێت. ئەم کارەش باوکاری خەڵکی ناوچەکە و پێشمەرگانی ژینگە و پەیڕاوکارانی ئەو ڕێسا و ڕێنمەیانە لەو ناوچەیە هەموو سروش و ژینگە و ئاژەڵان
بارامی تێدا دەژین و گەشە دەکەن. یەکێک لە کارە هەرە گرنگەکان دابینکردنی ئاو و خواردن و خوێ بۆ ئاژەڵ و باڵندانی کە لە وەرزی هاوین لە چیاکان دێنە خوارێ. ئەو پێشمەرگانە و بەشێکیش لە وڵاتیانی ناوچەکە شوێنی تایبەت بە ئاویان دروست کردووە بە دانانی تانکی و حەوزی ئاو تا لە توێنێتی ڕزگاریان بێت. ئەو پرۆژە بیداەتێ برای من شهید محمد و شهید عثمان پیرانی وان گوته منم چون موالیدک مینا ملوت تفه چه کردن لیره آو لوت جایت ها تا خوارب خود کته تیدا چند سال آو و بو پشتی هنگی هاو هر دوک شهید بونو پشتی هنگی و آوه هشک بو وقت هشک بو من 3 تانک لوه گریه دانای هر 3 تانکیش من لولکیشا کرده بوری منت اینای بود منت بودانای توافه منا پیوه کرده که و حیوان کیوی بلیر آوه بخوته اگر و آوه نبوال و گریه چون که و گریه به آوه حتی مانگا 5 هندک جا آفتید مینیتن لمانگا 5 و چه آفتید نامینه وش آوه بارانید میتن مفرزت پاراستنا جینگل دورا باردن لکات گریان آسایا خود ناو سرشت دا و چاودیری کرنه اگر ببینین کانیا و اک پیز بوه یا تیک چوه کانیا پیشمرگه پاکت کنه و هند جارا یعنی آوه کل چیه که هوا کنکریتی بو کرده حتی آوه خوب کنه و بو آوه کیوی استفاده لیب کن خیام ابو حیوان کیوی دانای اولش کو خلاص بویره برخک ما پیوه کرده و دیله که یعنی بده هنده که دی پیوه کرد اولش آوه توابش می پیوه کرده چند آوه لیمت خون هن آوه دی تفشونه زور جاران اگر کار کیوی چیای بوبی یان داگ مردبی حادثه بوبی یانش دست قاچاقچی هات بنگرتن که تمنیوان کچگه طبعا ام ناتانین او آجالا کار کچگه برا لاب که دبی بینن سا ارکه خو شیری بو دابین کن خیو کن حتی گورد بی که گوره بو دبی جهه که باش بیتا برا لا کرن یعنی نزیک آوادانی بیت راوچی لی نبن جیان او تامین بی بی لە هەندێک شوێنەوە ئاژەڵەکەویانە لە ناو ماڵەکان یاری دەکەن و تێکەڵ بە خەڵکی گوندەکە دەبن. یەکێک لەو چیرۆکانەش چیرۆکی 3 کاری کێویە کە لەلایەن پێشمەرگەیەکی ژینگە پارێز لە باوەش دەکرێت. پێنجی 2021 ئەو کارن گرتن لە دەستێندەك ڕاوکەرە لە بازگێ خەلانێ بە هاوکاریان فەرماندێ سپیلێک فەرماندێ لەشکری گولان ئاسایشی سۆران ژینگەی مێرگە سۆر 3 کار بوون هەتا ئێستا 2 کارماینە بەس ئێکێ مردە ئەوەی مردش تە سیاران هاوێت بوو لە حاڵاتی هەراتنەکەی ڕۆیشتن تە سیاران هاوێت بوو ئەو کار مرد تازە شەو دوێنە لێرە هاوڕۆ مانگەک و 2 ڕۆژە تەقریبەی لێرەنە دەبی شیرە بدەینێ تا 2 مانگە 3 مانگە
وچی شیرم دایێ دو مانگ سێ مانگ پێ چۆن پاشی دێ بەرە لای چیایکەی ئەگەر نەخۆش بوون حتمما خینێ دێ لێگرین دەهێنێ نە مختەبەرێ لەوێ گە بزانن نەخۆشێک تشتێک بوو زوو دی سەراڵێ دەینەوە بە هەندێ لێ ناگەڕێنگ و بەخۆ خۆ بژینن ئەگە بزانم دە ڕۆژە دێبەردەین ئەگە بزانم بەخۆ خۆ نەژینن لە چیای بەخۆ خۆپەڕێوە نەبەن دیسا مەجبورین بینی نەوێرە شیر بدەینەوێ هەف ژینگە کورتبینە ئەوڕۆل دەبەرە بارزان هەیکڵ ڕۆژهەڵاتانە و ڕاستوان بووین نمونەی ژینگە پارێزیە بۆ ئەو ڕێسا و یاسایەت شێخ عەبدولسەلامی بارزانی و شێخ ئەحمەدی بارزانی گەڕێنەوە کۆ دابوونە خەڵکی منطقە بارزان دیاریە بەرنامە سەربازی وەر لە کوردستان 24 پێشکەشە بە بەتالیۆنا ژینگەی مێرگەسۆر و سەرجەمە و پێشمەرگەی بەتالیۆنا ژینگەی بەرامبەر ئەو ئەرک و زەحمەت و شەونخۆنیەوان بۆ خزمەتکردنا بواری ژینگەی دەبەرە مێرگەسۆر بینن زۆر سپاسیەوان کەین و پیرۆسە من وەکو فەرماندەی بەتالیۆنی ژینگەی مێرگەسۆر ئەو خەڵاتە پێشکەش دەکەم بە گشت برا پێشمەرگەکانی بەتالیۆنی ژینگە ئەوانەی ئامادەنە و ئەوانەی لە ئەرک و لە ماڵەوەن و پێشکەشە بە هەموو ژینگە دۆستانی دەڤەری بارزان و پیرۆزە.